بەڵێ کۆسار بەردام بین با بچینە لای تەوەری دومی پرۆگرامەکە و تەوەری دومی پرۆگرامەکەش هەر تایبەتە بە ژینگە بەڵام لە چەمچەماڵ ڕاست. کۆسار هەموو ساڵێکی واتە ماوەی چەند ساڵێکە ڕۆژی 15 لە چەمچەماڵ کراوە بە ڕۆژی ژینگە واتە بێ لە ڕۆژی جیهانی ژینگە بۆی کە لەو ڕۆژەیە بتوانن گرنگێکی زیاتر بن بە چەمچەماڵ و زیاتر سەوزی بکەن و زیاتر ئەو هاوڵاتیانی کە لەوێ هۆشیاریان پێ بدرێت چونکە خۆ دەزانی ژینگە تەنها تایبەت نییە بە سەوزایی چونکە زۆرینەی کەس کاتێک کە باسی ژینگە لەگەڵ ئەکەی وازانێت تەنها سەوزایی ئەگرێتەوە نەخێر پاکڕاگرتنی زەویەکەیە هەروەها بەکارنەهێنانی چەندین مادەی خراپە بەڵێ بەڵێ ئەو تەواوی ئەم بابەتانە ژینگە دەگرێتەوە پێویستە هاوڵاتیان ئاگیان لەوە بێ کە چۆن هەڵسو کەوت دەکەن چۆن ئاگیان لە ژینگە بێت چۆن ئەو شتانی کە خراپە لە ژینگە بەکاری نهێنن جا لەگەڵ میوانەکەمانە معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە گفتوگوی زیاتری لەگەڵاکەن بۆی کە بزانین ئەو هۆشداریانەی و ئەو بابەتانی کە لە چەمچەماڵە بەردەوام بڵاوی دەکەنەوە بۆی کە هاوڵاتیانی چەمچەماڵ هۆشدار بن لە پاگراگرتن و پاگراگرتنی ژینگە لە چەمچەماڵدا چین سلااو لەبێت و ئەم کاتە و باش هیوادارم ڕۆژێکی باشە هەبێ وەک دەزانی کە ئەمڕۆ باران دەبارێ و لە چەمچەماڵیش پێمان بڵێ کە لە ئێستاە بارانە یا خودنە سڵاو ڕێز سڵاو لە ئێوە لە بینەرانی کورسات بەیانیتان باش وەڵا سپاس بۆخوا لە سنووری قەزای چەمچەماڵیش وەکو بەشێک لە شار و شارۆچکەکانی بارانێکی خۆشە بارێ ینی بەپێی هەندێ ئاماری نافەرمی نزیکەی 30 میلیمێک لە دەوروبەری قەزای چەمچەماڵ باریوە کە بەڕاستی ئەمە مای خۆشحاڵیە بێگومان کاک معروف باسێک لەوە بکەین بۆچی 15 داناوە وەک ڕۆژی ژینگە لە چەمچەماڵ ئێمە بەپێی ڕێنمایەکانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم جگە لە ڕۆژی 16 کە کاتە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ڕێگان پێدرا کە بۆنەیەکی تایبەت یاخۆ ڕۆژێکی تایبەت بە ژینگە لە سنوورەکەی خۆیان هەبێ بەداخەوە ئێمەکو قەزای چەمچەماڵ نە ئیداری سەربەخۆ بووین نە پارێزگا بووین بەڵام بە هەوڵ و ماندووبوونی ڕێکخراوی ئێمە قەنەعەتمان بە دەستەی ژینگە کرد لە ساڵی 2021 کە چەمچەماڵیش وەکو ئیدارە سەربەخۆکان مافی ئەوەیە هەبێ کە لە ڕۆژێکی تایبەت بە ژینگەی خۆی هەبێ هەڵبژاردننی ئەم بەروارە کە ئێمە پێمان وا بۆ یەکەم لە مانگی 11 هەم وەرزی نەمامڕواندنە و هەم دەرگای قوتابخانەکان و زانکۆکان کراوەتەوە کە ئەکرا بە زۆڵی ئەم سەوتە تۆز ئەگەڕێتەوە گەر بۆم چاکم سوپاسدانەکەم بزانین برادران لە کۆنتترۆل بۆی چارەسەر بکەن بۆی سەود نەچێتەوە گوێی زۆر باش بۆ نمونە هەم پەروەردە دەوامی ئاسایی خۆی هەیە هەم زانکۆکانیش بۆیە مەجای چالاکی زیاتر ئاکرا خۆشبەختانە ئێمە ساڵی یەکەم بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی ئەو کاتەی دەستی پاراستن و چاکردنی ژینگە چالاکێکی زۆرمان کرد لە قەزای چەمچەماڵ هەڵمەتی نەمامڕواندنی تیا بوو بۆ نمونە سەردانیکردنی پەروەردە بۆ نمونە زانکۆ کۆمەڵێ بابەتی ترە و کەسانی کە دۆستی ژینگەن خەڵات کران یعنی چالەکیەکانی ئەو ساڵەمان زۆر باش بوو بەڵام بەداخەوە دوای ئەوە ساڵی دووەم چالاکیەکی تر کرا 2022 لە دوای ئەوە بەڕاستی ئەم بۆنەیە نەمانتوانی وەکو پێویست گرنگی پێ بدەین کە من پێم خۆشەوە بە بەڕێستان بڵێم لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان تاکە شوێنێک وەکو قەزا ڕۆژێکی هەبێ بە ناوی ژینگە قەزای چەمچەماڵە ئێمە تەمەنامانەکرد ئەم بۆنەیە بەردەوام بێ بەڵامی تر 1-2 ساڵێکە بە هەر هۆکارێک بێ وەکو پێویست بەڕاستی ئەمە و بۆنێ نەتوانراوە کەواتە کاک معروف ئەم چەند ساڵەکە ئێوە هەوڵێکی زۆر باشتان ناوە بۆی کە ئەم ڕۆژە دیاری بکرێ بە ڕۆژی ژینگە لە چەمچەماڵات توانیتان چ گۆڕانکاریەک بکەن ئەوەی کە ئێوە ئامانجتان بوو بەدەستان هێنا یاخود نەخێر خۆی من وەکو ئاماژەم پێکرد باشترین کات ئەوەی کە دیاریمان کرد مەسەلەی ناوەندەکانی خوێندن بوو ساڵی 2022 زۆرترین چالاکی لە ناوەندەکانی خوێندن کرا ئەو ڕۆژە یەکێک لە بڵێن وانەیەکی قوتابخانە تەرخان کرا بۆ بابەتی هۆشیاری ژینگەیی کە من پێم وایە یەکەم جار بووەکە بە گشتی لەسەر ئاستی پەروەردەی چەمچەماڵ بۆ نمونە بابەتێکی بخوێنرێ هەم چالاکی تیا بکرێ بۆ
بۆ نمونە بابەتی ژینگە بێ. ئێمە لەو هەنگاوەیە وەکو هۆشیارێک بۆ ناوەندەکانی خوێندن زۆر باش بوو و مەسلەی هەڵمەتی نەمامڕواندنی ژێکێک لەو بابەتانەی ترکە لە دوای ئەوەشەوە تقریبان ئێمە ئاگادارین کە هەڵمەتەکان بەردەوامیان هەبووە، بەڵام وەکو ئەوەی کە ئامانجی ئەم ڕۆژە پێکراوە بەشێکی بەڵێ، بەڵام ئێمە گەر باتینە من پێم خۆشە یەک دوو نمونەتان بۆ بێنمەوە. ئێستا لە ئیداری ڕاپەڕین من لە ئیداری ڕاپەڕین فەرمانکەی ژینگەی ڕاپەڕین یەک دوو ساڵە من وەکو میوان لەوێ بەشدارە بم لە چالاکیەکەیانە. ئەمان چیان کرد؟ هەر ساڵەی بۆ نمونە لەگەڵ فەرمانگەیەکە هەماهنگیانە کرد. بۆ نمونە ساڵی پار لەگەڵ مامۆستایانی بەڕێزی ئاینی، دواتر بۆ نمونە لەگەڵ فەرمانگەی لەگەڵ بەڕێبەراتی پەروەردە، ساڵانە بۆ نمونە لەگەڵ هونەرمەندان و ڕۆژنامە نووسان، یعنی هاتوونە چالاکیەکانیان هەماهنگ کردووە. ئەم ساڵ ئیشەکان تەنها لە بواری پەروەردەیە کردو، ساڵێکی تر لە ڕووی مامۆستایانی ئاینیەوە، کەواتە ئێمە ساڵانێکی زۆرمان لە بەردەستایە. دەکرێت ئەم ڕۆژی ژینگەی سنوورەکە هەر ساڵەی لەگەڵ فەرمانگەیەکە هەدەفێک دیاریکەی و دواتر لە کۆتایی ساڵە یاخو ساڵی داهاتوو بزانی تا چەندێ ئەم ئامانجت پێکاوکە ئێمە ئومێدەوار بین چەمچەماڵی جوابێ. باش کاک معروف، چەمچەماڵ ناوچەیەکە کە لە کۆنەوە بەهۆی تعریب و ڕاگواستن، بەهۆی چۆڵکردنی گوندەکان، بەهۆی ئەوەی کە بەردەوام لەلایەن حکوومەتی بەعسەوە ئەو ناوچەیە وێران کراوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ژینگەیەکی لەبار نەبێت، یاخود کاری پێویست بێت، کاری جدی بێت بۆ ئەوی بتوانرێت ئەو ژینگەیەکی لەبار دروست بکرێتەوە بۆ دانیشتوانی ئێستەی شارەکە. ئەم هەموو گرفتانەی کە هەیە ئەوە ئێوەش ڕێکخراوێکی دیارن نەک لە چەمچەماڵە لە کوردستانیشە، چیتان کردووە بۆی بتوانن ژینگەی چەمچەماڵ سەر لە نوێ ببوژێتەوە و بتوانن ژینگەیەکی پاک و تەندروست بەرهەم بهێنن و دروست بکەن بۆ ئەوەی کە ئەو هەموو کارەساتەی کە لەو ناوچەیە ڕوویاوە بتوانن لە ڕۆژینگەیەکەوە قەرەبووی بکەنەوە. دەستت خۆش بێ، ینی ئەوەی کە بەڕێزت باست کرد یەکەم شت ئێمە ئەگەر حساب ینی لەوە دەست پێ بکەین لە 1970ەوە ساڵی 1970 مەسلەی گۆڕانکاری و مەسلەی گرفتە ژینگەیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیادی کردووە. ینی هەر گواستنەوەی خەڵکەکەی بۆ ئۆردوگایەکی زۆرە ملێ، چۆڵکردنی گوندەکان ئەمە خۆی لە خۆیان گرفتێکی ژینگەی بووە. بەداخەوە ئێمە لە ساڵی 91 بەدواوە نەمانتوانی گوندنشینەکان جارێکتر بنێنینەوە گوندەکان و بە تایبەتی سنووری ئێمە تاوەکو 2023 بەشێک لە ناوچەکەی ناوچەی محەڕەمە بوو، لە دوای 2023 ئێمە نەماتوانی. کەواتە ئەوەی کە بەڕێزت باست کرد ئەبوایە ئەو خەڵکانەی کە ئێستا لە شارەکانن نیشتە جێکراون لایانی کەم هاوکاری بکرانایە بچونایەتەوە گوندەکان. ئێمە بەڕاستی هەندێک گرفتی ژینگەیمان هەیە، هەندێکیان جیهانیە کە لە سنوورەکە ڕوویداوە، هەندێکیان لۆکاڵیە، مەسلەی بە بیابان بوون، مەسلەی وشکە ساڵی، ئەمانە بەڕاستی لە توانای ڕێکخرا و ینی هاوڵاتیانان نیە. بەڵام ئەوەی کە بەڕێزت باست کرد ینی مەسلەی دروستکردنی بەندا و دروستکردنی بۆند، ئەمانە هۆکارێکی سەرەکی بن بۆ ئەوەی کە خەڵک بچێتەوە گوندەکان. یعنی من بەڕاستی ئەمەوێت لێرەوە بەرپرسانی ئەم وڵاتەوە بزانن کە ئێمە لە سنووری پەروەردەی چەمچەماڵ ئێستا کاک معروف، یعنی ئێوە وەکو ڕێکخراوەکەتان کاک معروف وەکو ڕێکخراوەکەتان هیچ من مەبەستم ئەوەیە ئیزافە بێ بۆ قسەکەی جەنابە پرسیارەی من، هیچ سێرچێک هیچ لێکۆڵینەوەیەکتان کردووە لەو سنوورە کە چی پێویستە چی بۆ بکرێ بۆی بانی کە جەنابن لەگەڵ بەرپرسێکە لە حکوومەتە دانیشی لەگەڵ ڕێکخراوێکی جیهانیە دانیشی ئەو داوایی کە هەتان بێ، بۆی بتوانن ئەم گۆڕانکانی وەکو باست کرد کە بەنداوەکانە بۆنەکانە ئەمانە ینی هیچ لێکۆڵینەوەیەکتان لەو سنوورەیە کردووە کە ژینگەی چەمچەماڵ و ئەو ناوچەیە چی پێویستە بۆی سەر لە نوێ ژینگەیەکی دروست بنیاد بنرێتەوە؟ ئێمە لە ساڵی 2013 بە ئامادەبوونی سەرۆکی دەستە و پاراستنی چاکردنی ژینگەی ئەو کاتە بەڕێز حاکم سەمەد یەکەم جاری ئەعلانمان کرد کە لە سنووری قەزای چەمچەماڵ وشکە ساڵی و بە بیابان ڕووی داوە. یعنی ئێمە ئەگەر لە 2013ەوە کارمان لەسەری بکردایە هەر ساڵی هەنگاوێکمان بنایە ئێستا کێشەکان کەمترە بوو. یەکێکی تر لەو گرفتانەی کە ئێمە بە دوواداچوونی زۆرمان کردووە مەسەلەی نەمانی ئاوی سەر زەوی و بەڕاستی ئاوی ژێر زەویە. یعنی ئێستا بەشێکی زۆری گوندنشینان کە بوونەتە هۆکاری چۆڵبوونی گوندەکانیان ئەوەیە کە ئاویان نەماوە و بە تایبەتی مەسلەی کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی، مەسلەی ڕاوکردنی ئاژەڵی بەڵێن ئاژەڵ و باڵندە، ئەمانە
کۆمەڵێک گرفتن بەڕاستی لەم سنووری ئێمە سەری هەڵداوە بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت جارێکی تر ژینگەی ئەم سنوورە بژێنینەوە ئەبێ گرفتی کێشەی ئاو لە چەمچەماڵە چارەسەر بێ بەڕاستی من ئەبێ لێرە ئەوە بڵێم ئێمە زۆر جار کە بە هاوڵاتیەکەڵین نەمان بڕوێنە ئەڵێ کاکە ئێمە ئاوی خواردنەوەمانیە چ جای نەمامێک بڕوێنین کەواتە ئێمە هەندێ ژێرخان هەیە ئەبێت چارەسەر بکرێکێک لەوانە گرفتی ئاوە مەسلەی ئێمە حکوومەت هەوڵ بدە جارێکی تر هاوڵاتە بەڕێزەکان بنێرێتەوە گوندەکان ئەمانە کۆمەڵی هەنگاوە و بەڕاستی ئێمە ڕێکخراوە بیانەکانی شاتونەتە ئێرە یەک دوو مانگێک پێش ئێستا بڵێ یەک شتێک حەزەکەمەوە بڵێم پێش ئێستا لێکۆڵەرێکی بەریتانی هاتن لێکۆڵەرێکی بەریتانی هاتن لەسەر گرفتەکانی وشکە ساڵی و بە بیابان بوون لە سنووری قەزای چەمچەماڵە بڕاتان هەبێ هەندێک داتا و ئاماری وەرگرتووە یعنی بەرپرسەکانی خۆمان ئەمە نازانێ بۆ هاوڵاتیەک لە دەرەوەی وڵات بێ بە دوواداچون بۆ گرفتەکانی ئێمە بکە بەڵام بۆ نمونە ئێمە خۆمان ئەم گرفتانە نەزانی. بەڵێ کاک معروف وەکو دواپرسیار ئەوە باسە لەوە کرد کە چەندین ساڵە هەڵتان ناوە کە ئەم ڕۆژە بکەن بە ڕۆژی ژینگە و تەنها یەک ساڵ توانیتانە بە باشی کار بکەن و کوڕواندنی درەختەکان و هۆشداری لە قوتابخانەکانە کەواتە پلانی داهاتوتان چییە کە ئەم قەیرانانە هەیە ئەم کێشانەتان هەیە بتانەوێت کە ئەم قەیرانەوە ئەم شکە ساڵەی کە هەیە ئێوە بیوەستێن بە تایبەت لە قەزای چەمچەماڵ. من لێرەوە بەڕاستی داوا لە بەرپرسانی ئەم سنوورەی خۆمانەکەم کە نەک ڕۆژی 15 ڕۆژەکانی تریش ئێمە گرنگی بە بابەتی ژینگە بدەین بەڵام 15 دەکرا ئێمە هەموو تاکێکی ئەم سنوورە بە فەرمانگەکانەوە بێنین چالاکی پێ بکەین کە بەڕاستی ئەمە دەرفەتێکی زۆر باش بوو بەواتە ئێمە گرفتی سنوورەکەی خۆمان بزانین وەک لەوەی لە 16 چوارەکە ڕۆژەکە دیارێک ڕاستە کەواتە من داوا لە تاک بە تاکی هاوڵاتیانی ئەم سنووراکەم ژینگە بەهین خۆیان بزانێن نەمامێکە لە بەردەرگاکە ئەڕوێنەیە پێی وان نەبێ یاخود ئەگەر حکومت ڕوانی ئەم خزمەتی پێ نەکاوا بزانێ ئەمە ئیشی حکومەتە نەخێ ینی ئێمە تا ئێستا بەداخەوە لە سوود و قازانجەکانی سەوزایی لە وڵاتە بۆ نمونە ئاشنا نەبووینە ئێمە ئەبێ پێمان وابێت نەمامێکە ڕوێنین وەکو ئەوایە کارگێکی ئۆکسسین لە بەردەرگاکی خۆمان دانین بۆیە پاراستنی ژینگە پەیوەندی بە هۆشیاری تاکەوە و بەرپرسیارەتی حکوومەتی شەیە ئێمەش ناڵێن هەموو ئەرکەکە بکەوێتە سەر ئەرکی شانی هاوڵاتی حکوومەت خۆی لێ بەدەرکا بۆیە لە پاراستنی ژینگەیە هۆشیاری تاک و بەرپرسیارەتی حکوومەت ئەو کاتە وامان لێ کاکە ئێمە ژینگەیەکی خاوێن بۆ هاوڵاتیان فراهم بکەین. بەڵێ معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بۆ هیوایی کە ئەم بارانە ببێتە هۆی خێروبەرەکەت و نەمانی ئەو وشکە ساڵی لە بەشێکی زۆر لە ناوچەکانی کوردستان و تەواوی جیهانیش. بڕگە و بابەتەکانی ڕۆژمان تەواو بوو هاتینە کۆتایی بەرنامە تا ڕۆژێکی تر بمێنن با خێر و خۆشی. بەڵێ بە هیوای ڕۆژێکی خۆش و چێژ لە ڕۆژێکی بارانایی وەرگرن.